ئەم نەخۆشیە نەخۆشیێکی کوشندەی درێژخایەنە بەهۆی ڤایرۆسی HIV یان هەڵگری ڤایرۆسی ئەیدس ئەم نەخۆشیە تووشی مرۆڤ دەبێ ماوەیەکی درێژ و لە تەمەنێکدا ئەم ڤایرۆسە دەبێنێتەوە بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکێ بێ ترسناکەکەی لەوەیە لە کەسێک بۆ کەسێشتر بە چەند زۆر و ڕێگەیەک دەگوازێتەوە کە ڕێگەکانی خوێنە بە ڕێگەی سێکسی ناشەرعی و هەروەها بە ڕێگەی دایک بۆ کۆرپەلەی بۆیە چەندی زوو دەستنیشانکردن ئەوە زووترین یان بڵێن درێژترین تەمەن و ڕێگر دەبیلەوەی کە کۆمەلگا تووشی ئەم نەخۆشێنەکە خۆشببختانە لە هەرێمی کوردستان ئەم ئیجراعاتانە زۆر بەباشی لە ساڵانی ڕابردوودا و ساڵ بە ساڵ تۆکمەتر و باشتر دەبێت بەهۆی کە ئێمە چەندین گروپی ترسناکەیە ئەم پشکنینانەی بۆ دەکرێت بۆ نمونە ئەوانەی خوێن دەبەخشن ئەوانەی نەشتەرگەریەکان و هەر ئەنجامدانی پرۆسیجەرێکی پزیشکی کە مایە ئەوەی بیکەبرین و یانیش ئەو خوێنە دەربچێت تەنانەت بۆ ئەو تیمانەی کە لەم بوارەدا کار دەکەن وەکو لە تاقیگەکان پزیشکانی ددان هەموو ئەو بابەتانێ بەکاردێ بە ڕێی ئامێری ئۆتۆکلێڤ واتە تاقیمکردن ئەو ئامێرانە جارێشتر تاقیم دەکرێتەوە و ئەوانەی زەواز دەکەن ئەوانەی نەخۆشی تالاسیمیان ئەوانەی کە هەندێک بواری تری وەکو هاتنی بیانیەکان بۆ هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە ڕێگەی فەرمانگەی نشینگەی پارێزگاکان ئەم کارە ڕۆژانە ئەو ئیجراعاتانە و چەندین ئیجراعاتر هۆکاری ئەوە بووە کە چەندین نەخۆشی لەم بوارەدا تەشخیص بکرێت و ئەم نەخۆشانە ئێستا لەژێر چاودێری تەندروستی هەڵگری ئەم ڤایرۆسن و لە ناو ئەوانەشدا هەندێکیان زۆربیان کە بیانی دەردەچن بیانیەکان ئیجراعاتی پێ لەلایەن فەرمانگەی نشینکانەوە بۆ دەکرێت. هەرێمی کوردستاندا 41 حالەت لە ساڵدا دەستنیشان کراوە وەکو حالەتی نوێ بەڵام هەر هەمویان جگە لە دوو حالەتیان خەڵکی خۆمان و هەرێمی کوردستان بووە حالەتەکانی تر 39 حالەتیان بیانی بوونەوە خەڵکی دەرەوە هەرێمی کوردستانەوە و گەڕاونەوەتەوە وڵاتەکانی خۆیان بە جێرەی جیاوازی لە پارێزگاکان لە هەر سێ پارێزگادا هەبووە بەڵام جیاوازی بەڕێستان دەزانن چەند بیانی لە چ پارێزگایەک زیاتر بووە زیاترین لەوێن دەرکراوە ئەم نەخۆشانە ژێر چاودێری پزیشکدایە ڕێنمای پێویستیان بۆ پێدراوە و ماوە تیمەکانی ئێمە سەردانیان دەکەن چونکە هەموو ئیجراعاتێک ناکرێت ئەم نەخۆشانە چونکە هەڵگری ڤایرۆسەکەن و عیلاج و چارەسەری پێویستیان بۆ دانراوە.